ئەڵبەت بەو شێوازەی کە جەنابتان ئاماژەتان بۆ کرد ئەگەر بەو شێوازە لە وڵاتی ئێمە دەستکراوێ بە گۆشت خواردن لە بەربانگ و لە ئێوارە تەنها کەواتەوان تەنها ئێمە دەستمان بردووە بۆ یەک جۆر لە خۆراک و ئەمە بۆ خۆی ئەگەر خۆراکێکی زۆر زۆر باشش بێ پێم وابێ هەر مەترسی دروستەکات بەڵام ئەگەر بگەڕێنەوە بۆ داتاکانی پێشتر لە وڵاتەیەکی وەکو ئەمریکا لە ساڵی 1990 بۆ ساڵی 2010 وردە ئەوان داتاکان باز دەسەرەوەکەن کە ڕێژەی گۆشت خواردن ڕوو لە زیادبوونە تا بە ئێستا ئەگات من بۆ خۆم داتام لە بەردەسانیە بە وڵاتی خۆمان بەڵام زۆر ئاسان ئەگەر کەسێ بڕوا مەسەن لە شوێنێ پرسیار بکە یان بۆ نمونە لای گۆشت فرۆشەکان یان لەو شوێنەی کە گۆشتی تیا سەرەبڕێت ئەتوانێت بە ئاسانی بۆمان دەرکەوێت کە بزانین بەو شێوازە بڕی گۆشت خواردن ڕوو لە زیادبوونە یان کەمتر بێت ئەو وردەکاریە زیاتر لێەوە ئەتوانین ئێمە دەستمان بکەوێت. بەڵێ کاکدارە دیارە من سەرەتا باس لە سوودەکانی گۆشت دەکەم. سوودەکانی گۆشت لە ڕووی تەندروستیەوە بۆ جەستەمان چییە؟ مەڵێ ئەلبەت بەگشتی بە شێوازەی گشتی گۆشت وەکو چۆن لەشی مرۆڤ گۆشتی لەشی مرۆڤ لە سەدا 75 لە ئاو دروست بووە بە هەمان شێوە ئەو گۆشتانەش کە ئێمە ڕۆژانەیان خۆین لە سەدا 75 لە ئاو دروست بووە کەواتە بڕێکی باش لە ئاو بە لەشی مرۆڤ ئەبەخشن و لە نزیکەی لە سەدا 20 لە پرۆتین پێگاتوە ئەلبەت خانەکانی لەشی مرۆڤ بە تێکرا لە ماوەی چرکەیەکدا 10,000 خانەی لەشی مرۆڤ تیا ئاچێت بەشێک لە پێگاتەی ئەم خانانە لە پرۆتین دروست بووە کەواتە ئەمە لە سەدا 20 ئەو پرۆتینە لە گۆشتەوە وەرەگرینیان لە پێگاتەکانی دیکەی وەکو پەقلەمانیەکان بەزێ ماڵبەت ئێستا قسەکە لەسەر گۆشتە لەسەرەوە زیاتر تەرکیزەخین بەشێکی دیکەی مەسەلەی چەوریە حادیسانەوە بۆ پێگاتەی دیواری خانەکانی لەشی مرۆڤ بە هەمان شێوە ئەو چەوریە پێویستە و بڕێک لە وزەش لە ناو چەوریەکەیە بۆ جوڵە و چالاکی و ئیشوکارەکانی ڕۆژانەی مرۆڤ زایدەنەوەی کۆمەڵی پێگاتەی وردی دیکەی تێدایە وەکو تخم و ئایۆنەکان و هەروەها ئەمینۆ ئەسید و پێگاتەی دیکەیە کاچێتە ناو چوارچێوەی خانەکانی لەشی مرۆڤەوە هەڵبەت ئەمە بۆ لەشی مرۆڤ وەک وتمان لە ماوەی 24 ساعاتە کە بەردەوام خانەکانی لەشی مرۆڤ تێگەچن و خانەی تر دروستە بێتەوە بۆ شێوازە ئەو پرۆتینەمان پێویستیانە و پێگاتە جیاوازانەی ناو گۆشتمان پێویستە. باشە کاکدارە ئەگەر سەرەتا بینە سەر پاشێوکردن بە گۆشت لە هەندێک شوێندا یاخود هەندێک خانەوازە لە کاتی پاشێواندا گۆشت دەخۆن یاخود بە گۆشت پاشێویان دەکەن ئەمە تا چنە تەندروستەکە تۆ دوای ئەوە بەسەری دادەخەوی بۆ ماوەیەکی درێژ و دوای فترەیەکی زۆر دوای ماوەیەکی زۆر هیچ شتێک ناخۆی ئەمە تا چنێک تەندروستەکە تۆ بە گۆشت پاشێو ئەنجام بدەیت. بەڵێ ئەلبەت ئەمە پەیوەندی بە دوو خاڵی سەرەکیەوە هەیە خاڵی یەکەمیانەوەیە کە ئەم کەسە ئێوارە چی خوارد بێت ئەمە یەک دوو ئایا هەمویان دوای خواردن هەموو کەسێ دوای خواردنەکە خێرا خەوێتەوە ئەمە دوو خاڵە زۆر گرنگە چونکە کاتێکە مرۆڤ بخەوێت لەو کاتەشە هەر کردداری هەر ئەنجامەدا هەرچەند کەمێک سس دەبێت وەکو ئەوەی نییە کە ئینسان بەخەبەر بێت کردداری هەرز لە ناو گەدەیە خێراتر ڕوەدا بەڵام هەڵبەت لە کاتی خەوا کەمێک خاوترە کەمێ هێواشترە بەڵام بۆنمونە هەندێک کەس ڕەنگ بێ زوو بخەوێ و ئەو کاتە پاشە و لە دوای پاشەوە نەخەوێتەوە بەڵام ئەوەی کە بڵێن بە درێژایی سی ڕۆژی ڕەمەزان کە بێت بەردەوام گۆشت بخوا ئەمە یەک جۆری لە خواردنە دروستەکەەوەمە زیانی گەورەی بۆ تەندروستیە بێت بەڵام ئەوی کە نەخەوێتەوە پێم وابێت زۆر ترسناک نییە زەرری شینی ئەگەر بەردەوام نەبێت بڵێن بۆ نمونە هەموو بەیانیەک نەبێت بۆ نمونە پاشێوەیەک ناپاشەیەک دوو پاشە و جارێک بەڵام حکمەتەکە لە چیایە بزانین بەشێکی زۆری خەڵکی دەستیدا بێتەوەی کە هەر پاشێوان یان گۆشتی خواردنی گۆشتی چڕ کرد بێتەوە ئەمە بابەتێکی دیگەیە ئێستا لە عالەما ئەو شتە هەیە کە پێوترێت بەرنامەی کیتۆدایت ڕنگ بە پەیوەندی بەو بابەتەوە هەبێت بەڵام بەگشتی ماوەی نێوان نانی ئێوارە و نانی پاشە و خواردنی پاشە و ماوەکەی کەمە ئەگەر کەسێک نمونە ئێوارە خواردنەکی زۆری خوارد بێ و جارێکی دیکەش پاشێوانە و خواردنە بخوات ئیترە هەستەکەین کە ئێمە لە نەخۆشخانەکانە خەڵکێکی زۆر لە دوای پاشێ و ڕۆکاتە نەخۆشخانەکان کە ئێمە خۆوان کارمەندیەوەین ئەزانین ئەمە زیارە گرفتەکەی پەیوەندی بە زۆر خواردن و کەڵەکیکردنی خواردن و بەدهەرزی و ئەو حاڵەتانەوە هەیە. بەڵێ کاکدارە بە شێوازی جیاواز گۆشت لێ دەنرێت هەیە دەیبژێنێت سووری دەکاتەوە هەندێکیش دەکاتە یاخود جێی کوڵێنێت هەمویان بە هەمان شێوە سوودەکانیان یاخود زیانەکانیان لە هەمان خاڵزایەک خۆیان دەبینەوە یاخود جیاوازی هەیە.
ئەلبەت دکتۆر بەریتی یەکێکە لەو دکتۆرانەی کە لە بواری خۆراک ئاشتن ئێمە قسەکەی ئەو نەقڵەکەین و ئێمە خۆشمان هەستەکەین ڕۆژانە ئەو خواردنەی کە ئەی خۆین بە پێی جۆری لێنانەکەین هەستەکەین زووتر هەرسە بێ لە ناو گەردەمانە. ئەلبەت ئەو دێت خواردنەکاندا بەشەکە ئەو دەڵێ ئەگەر خواردنێک بکڵێنرێت کاتێکی زۆرتریەوێ نزیکی دەسەعاتێکەوێت تاوەکو هەرسە بێت. خواردنێک سوور بکرێتەوە لە ناوڕۆنا نزیکی 8 ساعاتێکەوێ ئەو خواردانەی کە ئەبرژێنرێن لەسەر خەڵوز نزیکی 6 ساعاتێکەوێت. زایدن ئەم خواردنانە ئەگەر بێت و بە تەنها بخورن کاتی کەمتریەوێ بۆ هەرس. بۆ نمونە مەسەلەن ئەگەر تۆ بێیت گۆشت بە تەنها بخۆی لەگەڵ زەڵاتە و سەوزەوە بابەتەشتانە زووتر هەرزەبێت تاوەی کە نانی پێوە بخورێت چونکە وەکو ئەزانین نان لە کاربۆهایدرێت و نیشاستەوە شتانە پێگاتووە ئەمیش مادەی پرۆتینی ئەو کاتە تۆ لە یەک کاتە دوو مادەی جیاواز دەکەیتە ناو گەدەتەوە ئەو کاتە گەدا بێ دوو مادە لە یەک کاتا بڕژێنێ بۆ هەرسی پرۆتین و بۆ هەرسی کاربۆهایدرێت لەم کاتەیە کردداری یەکتری کەمەکەنەوە بەس کاتێک کە تۆ خواردنەکان بەجیا خۆی بنمونە پێکاتەی کاربۆهایدرێتی بەجیا خۆی پێکاتەی پرۆتینی بەجیا خۆی ئەو کاتە کردداری هەرس ئاسانترە لە ناو گەدەیە و گەدە ئاسانتر دەتوانێت و ماوەیە کەمترە خواردنە هەرسەکە وەکوتم جۆری لێنانەکەی بۆ گۆشتی کوڵاو ماوەی پێما بێوت دەکات ژمێری دەوێت بۆ ئەوەی گۆشتەکە هەرز بێت ئەمە وای لە دەکات کەسەکە درەنگتر برسی بێت هەست بە برسێتی بکە ڕنگ بێ ئەمە خانم ڕنگ بێ ئەمە خاڵێک بەڵام من پێم وایە بەر لەوەی مەسلەی خواردنەکە باس بکەین مەسلەی مێشکی ئینسان و بیرکردنەوەی ئینسان کۆنتترۆلی ئەم حاڵەتانەکە ئێمە گەر ئاگادار بین سەیری ناو کۆمەلگەی خۆمان بکەین بۆ نمونە لە بازار لە شوێنان کە خەڵک باز لەسەر ڕەمەزانەکە کەمێک بەگرانی باز بە قورسی باز لەسەر ڕەمەزانەکە مەسەلەن تکە ڕەمەزان دێت هەل لە سەرەتای ڕەمەزانە خۆی حازرەکە ئەم ساڵ وا هەستەکەین وردە کات بەرەو درێژبوونە ڕوا خواردنمان زۆرتر پێویستە ئەبێ کەمتر خۆمان هیلاکەین هەستەکە هەر لە بیدایەتەوە ئینسانی ئێمە یعنی عازەنێرێ بۆ مێشی خۆی حازرەکە کە خواردنی زۆرتر بخوا ترسی هەیە لە برسێتی ترسی هەیە لە تونێتینا قەنەعەتان بێت زۆر بەو شێوازەش نییە ینی ئەتوانێت ئینسان بە خواردنێکی کەم لە ژەمی ئێوارەوە بە خواردنێکی کەم لە ژەمی پاشێوا و کاتە توانێت مەسە کەمتریش برسی بێت من پێم وان نییە زۆر خواردن پەیوەندی بەوە هەبێت کە ئینسان کەمتر برسی بێت یعنی ئینسان کە زۆرتر بخوا ئەو کاتە کەمتر برسی بێ یان پرۆتین بۆیە گۆشت زۆرتر بخۆین بۆی کەمتر برسیمان بێ من پێم وایە زیاتر پەیوەندی بە مەسلەی خۆڕاهێنانی مێشکەوە هەیە و عازناردنە بیرکردنەوەی ئینسان لە ماوەی 24 ساعاتە یان لە ماوەی هەفتەیەک یان لە ماوەی مانگە چی بە مرۆڤ ببەخشێت یان مرۆڤ بە چه ئاراستەیەکە بیر بکاتەوە بەشێکی زۆری زاناکان دیپەک چۆپراڵێ ئاگادار بە کێشی لەشی تۆ لە ناو مێشتە لە شوێنی دیکە نیانی لە ناو مێشکی خۆتا بڕیارە دەی کە کێشی لەشت چۆن بێت هەنە ئینسان لە بیرکردنەوەی خۆیان بڕیارەدا کە ئەم ئێوارەش چەند خواردنە خوامان منە من ئێستا ئەمڕۆ هەر لە بەیانەوە تا ئێوارە چۆن خۆم تەڵقینەکەم کە خواردن زۆر بخۆم یان کەم بخۆم لەشی ئینسان قدرێتێکی عجایبی هەیە بۆ خۆڕاگرتن و ڕاگرتن بەرامبەر بە برسێتی بەرامبەر بە سەرما بەرامبەر بە ئەگەرە جیاوازەکان کە دێنە پێشەوە لەبەرەوە بەر لەوەی کە باز دەسەر خواردنەکە بکرێت لە ڕاستیا پەیوەندی بە مەسەلەی بیرکردنەوەی ئینسانەوە هەیە کە تا چەندێک دەتوانێت خۆی بگرێ بۆ خواردن یان کەم خواردن. باشە کاکزار ئەگەر بینە سەر ڕۆژوشکاندن یاخود بەربانگ بە گۆشت تۆ ماوەیەک واتە نزیکەی 12 کاتژمێر یاخود زیاتریش تۆ نانە نەخواردووە بەسەر گەدەیەکی بەتاڵەوە گۆشت دەخۆی ئەمە تا چەنە تەندروستە تا چەنە زیانی تەندروستی هەیە ئەمە هەر بۆی سادەیکەینەوە بۆی بە ئاسانی پەیامەکەمان بگە وەکو وەرزش وایە مەسەن بۆ نمونە تۆ ئەگەر وەرزشێک دەست پێ بکەی خێرا بە خێرایی هەستەکەی لێدانی دڵ بە خێرایی بەرزەبێتەوە و مەعیدە تێگەچێت هەستەکەی وەکو بڵێ بێتاقەتێک ڕوتێکە جاری وایە تووشی سەرێشەیە بیت بۆ چونکە خێرا جسمت بەرە و ڕاکردنێکی تون بردووە ڕێک بیست زەبت لە مەسەلەی خواردنەکە شابۆی بە سادەیی پەیامەکەمان بگە ئاوا یعنی تۆ بێنە بەر چاوەکو خۆتان فەرمووتان لە 12 ساعت مەسە کەسێک نان ناخوا دواتر بیت خواردنێکی قورس بکەیتە ناو گەدەتەوە گەردە لە ناکاوە دەست بکە بە هەرسی ئەمە لە ڕاستی ئەمە گرفتێکی گەورەی تەندروستی دروستەکە مەسەلەی تێکچوونی مەعیدەیە بەدهەرسیە مەسەلەیەوەی کە نەخۆشیەکانی دیکەیە لە ڕاستیە ئەگەرێکی گەورەیە بۆ توشبوون بە شەکرە و هەروە بۆ توشبوون بە زەختووە و نەخۆشیانەی دیکە کە ئێستا زۆر باون بەڵام تۆ گەربیت بۆ نمونە مەسەلەن ئەو کەمێ شیرینی بخۆیت و کەمێ ئاو بخۆیتەوە و پشوویە بیت و وردە تۆ مێشکت ئاگادارە بێتەوە و گەدا ئاگادارەکاتەوە کە ئەوە لەو فترەیە تێپەڕ بووی کە هیچت بۆ نایێت گەدە ئاگادار بە وردە ئێستا تۆ ئەبێ خۆت ئامادە بکەیت
و دەستگاکانە ئامادە بکەی ئەنزیمەکان و هۆرمۆنەکانە ئامادە بکەی کە تۆزێکی تر خواردن بۆ دێ ئەبێت تۆ دەستکەی بە ئیشوکاری ڕۆژانەی کۆت کە خواردن هەرسکردن و ئەو بابەتە شتانە یعنی تۆ وەکو ئیحما وایە لە وەرزشکردنە ئەو ئاو کەمێ خواردنە لابردنی ئەم شتانە خێرا دەست بەجێ خواردن تەنانەت من پێم وایە یەکسەر ئاو خواردن و دەستکردن بە خواردنیش هەر خراپە کەمێک مەسەر نیم سەعاتێک بوەسیت یعنی بۆی لەش وەک وتم مێشکی عازەکە بنێرێت وەگەدە ئامادە بێت کە هەست بکە ئێستا وردە ئیشەکانی ئاسایی خۆی دەست پێکاتەوە لەبەرەوە ڕێک وەکو ئیحمای وەرزشکردن دەبێت خواردنێکی کەم سوکەڵە بخۆی بۆی دوجارێتتر خواردنە قورسەکان گەدە بەرگە بگرێ وەکو چۆن ڕۆژانە و خواردنتر ئەخوات. باشە کاکدارە جستەی ئێمە یاخود مرۆڤ پێویستی بە چنێکە لە ڕێژەی گۆشت واتە پێویستی بە چنێکە لە گۆشت ئایا لە ڕەمەزاندا چۆن بتوانین ڕێژەی پێویست بەدەست بهێنین بۆ لە پاشێوانە یاخود لە نێو بەربانگ و لە نێو پاشێوە دووبارە ژەمێکی تر بخۆیتەوە لە گۆشت پێکات بێت. بەڵێ هەڵبەت جارێکی ترەی لێمە یعنی ئێمە بەس بۆ گۆشت لە ڕاستیا گۆشتەکە بۆ ئەوەیە کە پرۆتینی تێدا ئێمە پرۆتینی دیکەمان هەیە هاوشان بەمە بخورێت مەسەلەن بۆ نمونە تۆ لە ماوەی سوار بۆ نمونە لە ژەمی ئێوارە تۆ کەسی بۆ نمونە 100 غرام بخوا دوو ڕۆژارە 100 غرام لە گۆشت بخوا کیفایەتە ئەویش گۆشتەکان بگۆڕێ بۆ نمونە گۆشتی ماسی پرۆتینەکەی سوکترە تاوەکو گۆشتی سوور گۆشتی حیوانەوە بابەتەشتانە مەسەلەن بۆ نمونە گوێزە بڕێک لە پرۆتینی تێدایە بڕێک لە پرۆتینی نەباتی تێدا مەسەلە پەقلەمانیەکان فاسۆلیایە نۆکە بڕێک لە مادەی پرۆتینیان تێدایە پرۆتینی سروشتین وەگوتم تۆ گۆشتەکە لە ڕاستیدا بۆەوە ئەخورێت کە پرۆتینێکی چاکت دەستکەوێت و بۆ ئەوەشە کە ڕێژەی شەکر لە جسم تا کەم بکەیتەوە و خۆت پارێزی لە قەڵەوی و لەو بابەتەشتانەی لەو نەخۆشیانە کە ئێستا خەڵک حەزی لێ ناکات خۆی بە دوورەگرێ لەیان تۆ توانین لە ڕێگەکانی ترەوە تۆ بە هەمان شێوە پرۆتینەکە دەستکەوێت وەکو وتم و سەرچاوی دیکە هەیە وەکو گوێز وەکو خواردنە پەقلەمانیەکان تۆ توانێت ئەوانەش بخۆیت ئەنی هەر بیانی مەفروض نییە تەنیا ئینسان بەس گۆشت بخوا دیارەکان دەرە پرسیارەکەی منە کاتێکدایە ئێستا لە نێو کۆمەڵگەی خۆماندا بەقەت ئەوەی کە بەرکەوتنمان لەگەڵ هەبێت ببینین یاخود بیبیستین زیاتر خولیای لەسەر گۆشت زۆرە واتە بۆ بەژەمێکی سەرەکی لە خۆراکەکانماندا هەروەها من دێمە سەر و پرسیاری کە دەڵێم ئایا ئەم بابەتانی یاخود ئەو سوود و زیانانی یاخود ئەو گرفتانەی کە لە سەرەتای تەوەرەکەمانەوە باسمان کردووە بۆ گۆشتی سوور گۆشتی ماسی هەروەها گۆشتی مریشک هەمان بۆچوونە هەمان زانیاریە دەربارەی ئەو یاخود جیاوازی هەیە لە نێویاندا. هەڵبەت جیاوازیەکی زۆر هەیە ئێستا بەشێکی زۆری زانکان ئێستا ستینێکبەر ئەو کەسەیە کە زۆرتر لە واری کیتۆداییدا مەسەن قسەی هەیە و بابەتی هەیە و توان خۆتان بیبینن ئەم پیاوە دەڵێ یەکێک لەو وڵاتانەی کە ژەمی خۆراکیان باشە یابانە مەسەن یابان ئەو دەڵێ ماسی خۆراکێکی سەرەکیە لە ناو ژەمی خواردنیانە ئێمە ئێستا زۆرتر گرنگی بە گۆشتی سوورە دەین بەڵام بۆ نمونە ئەگەر ژەمی بۆ نمونە یەکێک لە ژەمەکانمان ماسی بێت ئەمە گۆشتێکی سوکترەوە ئەوەی تێدایە ڤیتامین B12 تێدایە و ئەمە گرنگە بۆ پێگاتەی لەش بۆ بنیادی لەش بۆ بەرزکردنەوەی بەرگلی لەش بۆ دەمارەکانی لەش و بۆ مێشک بەگشتی بۆ خانەکانی لەش لەبەرەوە تۆ توانی ژەمەکانت بکەی بە ژەمێک بۆ نمونە ماسیشی تێ بکەیت چونکە لە وڵاتی ئێمە کەمتر ئێمە ماسی دەخۆین وە مریشک بەتایبەتی سنگی مریشک یەکێکە لەو خواردنانەی کە مادەیەکی پرۆتینی باشی تێدایە کاربۆهایدرێتی تێدایە وەک گوتم پێشتریش ڕاستە یەکێک لە خاڵەکانی مەسلەی چێژە گۆشت تۆ بتەوە نەتێ گۆشت لەزت و تام و خواردنی خۆشترە تاوەکو خواردنەکانی دیکە ئەمە یەکێکە لە خاڵەکان بەس یەکێکی دیکەژەوەیە کە مەسلەی دابەزانانی کێش و بەحساب بۆ مەسلەی تەندروستیەوەوانە بەس خۆی زۆرتر توێژینەوەکان ئەڵێن گۆشتەوە کارێکی سەرەکیە بۆ سەرەتان بەتایبەتی سەرەتانی گەدە لەبەرەوە تۆ بەس ئەتیماد بخەیتە سەر گۆشت خواردن ئەمە گرفتی تەندروستی دروستەکەەوە هۆکارێکی سەرەکیە بۆ دەموچاو چرچبوون و زوو پیربوون ئەوانەیە کە زۆرتر گۆشتە خۆن لە فترەیەکی زەمەنی کەما پێیانەوە دیارەکە لەشیان زۆتری لاگەبێت چونکە پرۆتینێکی قرسترە بەتایبەتی پرۆتینی مەبەستم ئەو پرۆتینی گۆشتی حیوانیە لەش زۆرتری لاگاتاوەکو هەرسە بێت زۆر جیاوازە لەو پرۆتینێکە لە پەقلەمانیەکانە هەیە و لەش ئەهوەنترە و گەدە ئاسانترە توانێت هەرسی بکە یان بۆ نموناوەی کە لە ماسیە هەیە بە کورتێکی ئەکرێمە هاوشان بە گۆشتی سوور ئەوەی خۆمان پیاڵان گۆشتی سوور ئەتوانن گۆشتی مریشک مەسەر بخورێت ئینسان ئەتوانێت مەسەن لە هەفتەیەکە یەکجار گۆشت خوا هەوڵ بە مریشێکی خۆمانە بخۆ یانێ شەرت نییە تۆ بەس بچیە و مریشانەی دیکە بخۆیت مەسەرەن ماسی یەکێکە لەو گۆشتانێک کە بۆ لەش سوود و گرنگی تایبەتی خۆی هەیە.
باشە کاکدەرە لە سەرتا قسەکاندا بەس لەوە کرد هەندێک جار کەسەکان گۆشت بە تەنیا دەخۆن جیاوازی هەیە لەگەڵ هەرزکردن و ئەمانەدا بەڵام من هەر لەسەر ئەو قسەیە پرسیارێکم بۆ دروست بوو لەسەرەوەی کە چی خۆراکێک یاخود چی خواردنێک گونجاوە کە لەگەڵ گۆشتدا بخورێت بۆ ئەوەی ئەو زیانە تەندروستیانی کە ئێستا جنابت باسی کرد چی لە قورسبوونی لەشە چی لە قەڵەوبوونە کاریگەرەکانی کەم بێتەوە شتێکە بێت کە لەگەڵ ژەمەکەدا بیخۆی لە هاوشان لەگەڵ گۆشتەکەدا تاکو ئەو زیانانی باسی کرد کەم بێتەوە. بەڵێ هەڵبەت خواردن بۆ نمونە مەسەلەی زەڵاتە ئێستا زەڵاتەی مەسەلەن کاهە و کرەرم و قەڕنابیت مەسەلەن بۆ نمونە زەڵاتەی تەماتە و خەیار مەسەلەن بۆ نمونە ئەو خواردانەی کە سەلکن ئێمە کەمتر گرنگیان پێدەین وەکو توور و ئەم خواردنانە مەسەلەوەی کە ساقە وەکو گێزەر ئەمانە خواردنی چاکن لەگەڵ گۆشتا بخورێن زایدەن ئێمە بە ئینگلیزی پێڵەن مایکرۆنیوترێن یانێ خواردنی ورد ئەو خواردنە وردانە وەکو عینەکان ئەوەی بەهارات و ئەو شتانەیان بۆ نمونە زەنجەفیل ئەمانە لەو خواردانە کە پێڵەن خواردنە وردەکان ئەوە لەگەڵ زەڵاتەیە لەگەڵ گۆشتا بخورێت کردداری هەرسەکە ئاسانترەکات ڕێژەیەکی زۆر فایبەری تێدایە ڕێخۆڵەکان هیلاگ ناکات تەنها پرۆتینەکە و ڕێگرە بێت لەوەی کە مادەیەکی زیان بەخشی تێدا بێت چونکە ئێمە بێوەش بزانین ئەو گۆشتەکە ئەخورێت ئەو گیان لەبەرەی کە گیاکەی خواردووە هەندێک مادەی زیان بەخشی لێەوە وەرگرتووە تۆ کاتێ ئەو زەڵاتە خۆی ئەو مادە زیان بەخشانە فرێدرێنە دەرەوە تۆ هەست بە خۆت ناکەی لە ڕزگارەکەی لەبەرەوە گۆشت خواردن لەگەڵ زەڵاتە و پێکاتە جیاوازەکانی دیکە ئەوە هەم زیانی گۆشتەکە نایڵێەوە هەم سوودی گەورەشی بۆ لەشی مرۆڤ بێت. باشە لەگەڵ گۆشتدا زۆر جا خواردنەوە گازیەکان دەخۆین چونکە بێگومان تاموچێشێکی دایبەتی هەیە ئەمە تا چنێک تەندروستە کە خواردنەوەی گازی بخۆرێت یاخود جۆرە شەربەتێکی تر یاخود تەنانەت بڕێکی زۆر لە ئاویش ئەمە تا چنێک تەندروستە تا چنێک زیانی هەیە. ئەلبەت بابەتەکە دوو شتە یەکەم مەسەلەی خواردنەوە گازیەکان زایدەن مەسەلەی شەربەت و ئەو شتانە خۆیان زەرەری گەورە بە تەندروستی لەشی مرۆڤ بدەن چون ئەوان خۆیان بڕێکی زۆر شکلی دەستکردیان تێدایەوە ئەمانە دەبنە هۆی دابەزاننی بەرگری لەش و دەبنە هۆی دروستکردنی قەڵەوی ئەمانە هەر خۆیان مادەیەکی زیان بەخشن من داوا لە هاو نیشتیمانیانەکەم تا ئەتوان خۆیان بە دوور بگرن لەو مادە زیان بەخشانەی کە زۆرتر دەستی مرۆڤی تێدایە و کەمتر پێگاتەی ئەندامی و پێگاتەی سروشتی تێدایە وەکو خواردنەوە گازیەکان. دووەمیان مەسلەی ئاو خواردنە ئاو خواردن لەگەڵ خواردن من زۆر پرسیار لە خەڵکەکەم ئەڵێم ئاوە خۆیتەوەڵێ مامۆستا زۆر ئاوە خۆم و مەسەلەن ئەڵێ لەگەڵ هەموو پارویەکە من پەرداخی ئاوە خۆمەوە خواردنەوەی ئاو لەگەڵ ژەمە خواردنە کردداری هەر شتێکەدات چونکە لە ناو گەدەی مرۆڤ ترشێکی زۆر بەقوت هەیە پێوترێت ئەشسیال ئەو ترشە ئەبێ بە خەسیەتی خۆی ئیشەکەی خۆی بکات کاتێک کە تۆ گۆشتەکە خۆی بەتەنها ئاوی لەگەڵا ناخۆیتەوە لەگەڵ زەڵاتەوە و پێگاتانەکە باسمان کرد ئەو کاتە پێگاتەکە خەسترە و تۆ نابیتە هۆکاری تەڕکردنەوەی ئەو ترشە خەستیە کە لە ناو گەدەیە هەیە خەستیەکەی زۆر بۆ کاتە کردداری هەرسەکە بەقوترە بێت تۆ دوای دوو کات ژمێر تقریبان بەپێی لەشی ئینسانەکەی بجوڵە یان نەجوڵە تقریبا نزیکی 2 ساعت تا 2 ساعتونی دوایەوە یەکسەر لەشی مرۆڤ داوای ئاوەکە ئەو کاتە دیارە کردداری هەستەکە ئاسانتر بووە ترشەکە ئیشی خۆی کردو ئەو کاتە تۆ توانی ئاو بخۆیتەوە بەڵام خواردنەوەی ئاو پێم وایە ئەگەر زەرەری خواردنەوە گازیەکان لەگەڵ ژەمەکانە چەندێک بێت من پێم وایە خواردنەوەی ئاویش هیچی کەمتر نییە لەوە چونکە کردداری هەرسەکە تێگەداوە گوتم خواردنەکە زۆرتر ئەترشێت و زۆرتر ئەمێنێتەوە چونکە تۆ ترشەڵۆکی ناومایدە ناوگەدە ڕوونەکەیتەوە لە خەسیەتی لایە بی ئەو کاتە کردداری هەرسەکە دواکێت تۆ بۆی کردداری هەرسەکە لە کاتی خۆیان بە شێوازێکی جوان بە ڕێکوپێکی شەکەی خۆی بکە باش وایە ئاو نەخۆیتەوە لەگەڵ ژەمی خواردنە بۆەوەی بەقوتر بێت گەدە چالاکتری شەکەی خۆی بکات. بەڵێ جارە محمود ڕاهێنەری ڕۆشنبیری تەندروستی زۆر سپاس بۆ تەواوی